بەڵام بەداخەوە ئەوەی کە زۆر زۆر جێداخە دوێنێ لە کۆنگرەی ڕۆژنامەوانی بە مخالفی بڕیارەکانی ئەنجومەنی وەزیران، بە مخالفی ئیتفاقی سیاسی و ئیتفاقی حکومی بینی حکومەتی هەرێم و حکومەتی اتحادی، وەزیری پلاندانانی حکومەتی اتحادی کە بەداخەوە بەخۆی خەڵکی کەرکووک بوو و لە معاناتی خەڵکی کەرکووک و لە معاناتی ئەو مناطق ئەو ناوچانەی پێدەڵێن مناطقی متەنازع عەلەیها بە دەستور کە مەسنووری مادەی ١٠ لە خانەقین هەتا شەنگال بە کەرکووکەوە باش لە معاناتی ئەو خەڵکە دەگا، نەیتانی بێلانی خۆی پارێزیتن و مخالفی قراراتی حکومەتی اتحادی، مخالفی قراراتی ئەنجومەنی وەزیرانی اتحادی نەتائیجی سەرژمێری لە سەرمستەوای محافەزات ئیعلان کرد کە دەبایە ئیعلان نەکرێتن هەتا مطابقە و مقارنەی بەیانات نەبێت. لۆیا لێرە لە بۆ هەموو خەڵکی کوردستان و هەموو گەلانی عێراق دووپات دەکەینەوە کە هەرێمی کوردستان پابەندی هەموو بڕیارەکانی حکومەتی اتحادی بوو سەبارەت بە سەرژمێری، بەڵام بەداخەوە وەزارەتی پلاندانانی اتحادی پابەندی بڕیارەکانی ئەنجومەنی وەزیرانی اتحادی نەبوو. لێرە ڕووم لە سەرۆککۆمار دەکەم وەکو پارێزەری دەستور، ڕووم لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەکەم کە خۆی ئەو بڕیارەی ئیمزا کردیە، ڕوو لە ئەندامانی ئەنجومەنی وەزیرانی اتحادی دەکەم و تایبەتیش ڕوو لە وەزیرە کوردەکان دەکەم کە چۆن دەکرێت بڕیارێک لە ئەنجومەنی وەزیران دەرچوو بیتن و هەمویان دەنجیان پێدا بیتن تاگلانانە ئەو بڕیارە پێشێر بکرێتن.